جۆری خواردنە تا ئەتوانی گۆشت کەم بخۆ زۆر لە گۆشتەکەش کەمتر لەوانەش ئەو گۆشتانەی پێوترە نەقانق بە عەرەبی کە بە کوردی لە ئەسڵا پێوترە قاورمە جاران گۆشتەکانە کوڵان ویان کردە ناو ڕیخۆڵی حیوان و هەڵە گیرە ئێستا لە وڵاتە ئەوروپاییانە هەیە لە فەی حازرەکەی پێچنەوە بۆی و لە هەر وڵاتێک ناوی تایبەتی هەیە لێرە پێ سنجەقیشی پێوترێ و هەروە نەقانقی پێوترێ و اینجا ناوی جیاوازیشی هەیە لە وڵاتانی تر ئەوانش کەمتر بخۆ چونکە ئەوانش چەوریان زۆرترە پاشان ئەو مەوادانەی تێی کراون یەک ماددە نییە جاری وای مریشکە و قەلەمونیشە جاوە هی مریشکە و قەلەمونیشە و هی تریشی ئیزافە کراوەتە سەری لەبەرەوە حەدە الئیمکان خۆتیان لێ بە دوور بگرت تا ناچاریش نەبی مایخۆ ئەگەر ئاسایی بوویت یان ئەتویست کێشت کەم بکەیتەوە پێویستە ئەم پرۆتینە چەوریانە واز لێبێنی چونکە چەوریەکان دوایی لە لەشتا ئەمێنێتەوە تا ئەتوانی گۆشت و هێلکە و شیرەمەنی ئەو ئاژەڵانە بخۆ کە لە وەرگای سروشتی لەوەڕاون ئەوە لە کوردستانە تەبعاً مەجالێکی زۆر باشە ئێستا ئێمە لە وڵاتە ئەسکەندناڤیانەیەکێک لە کێشەکان نەبوونی ڕۆژە تۆ حەدە الئیمکان بەرهەمی ئەو مەڕووماڵاتانە بخۆ گاو مانگاو مریشک و ئەوانە کە ڕۆژ زۆرتر لێداون ئەو مریشکە خۆماڵی هەتاو زۆرتر لێداوە چینەی کردووە لە دەرێ گەنمی بۆ ڕۆکراوە لە بەرهەتاوەکە ڤیتامین دی زۆرتر لە خۆیان کۆ کردوەوە هێلکەکەشی کە ئەیخوا هێلکەکەشی کە ئەیکا ڤیتامین دیەکەی زۆرترە دایکێکی دووجان کە ئەم هێلکە خۆماڵیە ئەکڕێوەی خوا کاریگەری بۆ دروستکردنی ڤیتامین و زۆرکردنی ڤیتامینش هەیە بۆ کۆرپەلەکەی سکی لەبەرەوە ئەوانەش احتیمان بی بەبدەنەوانێکی بکو هێلکەی کوردی و مریشکی کوردی و مەڕ و مانگای چێڵگەی خۆماڵی و ئەوانە چونکە ئەمانە خۆراکی کیمیاویان نەخواردویان نەیاندراوەتێن ئەوە دائیمەوە ئەڵێم وەکو هیلادەکانی خۆمان حەدە الئیمکانیش لە ڕووی اقتصادی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەروانەی خۆمان تەشجیع بکەین باشترە تۆ کە دەست دەکاتە گوندێکی نزیک سیارەشت هەیە الحەمدوللا ئەتوانی کام گوندەی دووریش ئەتوانی بیگەیتێ ئێستا بڕۆ لەوێ بەشی هەفتەکەت بێنە وەک لەوەی ناچاربی هێلکەی مەسنەعەکان بکڕی کە لە هەولێر سلێمانی و قەڵەباڵغێکی زۆری ئەجانیبیشی تێکەڵ بوون چونکە جۆری ڤیتامین دیەکان کە لەوێ ئەسڵین هەمووی هەر ڤیتامین دی هەر تەبعاً ئەسڵی هەر لە ڕۆژە وەریگرت و بەڵام لێرە ئەو کە لە دەرێهی مریشکی خۆماڵی زۆرتری کۆ کردوت بۆیە هێلکەکەی ئەو دەوڵەمەندترە یارمەتیدەری ئێسقان باشتر ئەدا یعنی کاریگەری بۆ سەرمەناڵ و کۆرپەلە بە تایبەتی بۆ دروستکردنی ئێسقان و پتەوبوونی ئێسقانەکان کاریگەری زۆرترە مەڵە گرانترە چکەگەر هی خۆماڵیەکە گرانیش بوو فەرەز ناگەر هێنابوویانە شار بەڵام سقت بە کابرای دوکاندارە کرد کە ئەڵێ ئەمە هی خۆماڵی و مەهی مەعمەلە ئەمە بکڕە دوو هێلکە کەمتر بخۆ بەڵام ئەمایان بخۆ باشتر ئەمەی کە خۆماڵی وەک لەوەی کە یەک پاکت لەمە بکڕی ئەگەرچی ئەمە شەر هێلکەیە بە تاکی تەبەن ئەمە شەر ڤیتامین دی تایە وەر ئەو پرۆتیناتانەی تایە بەڵام وەکو ئەمە دەوڵەمەند نییە کە پێڵێن قودرەتی غیذایی یان توانای خۆراکی چەندە لەو هێلکە